سەرانسەر و سەرجەم ئەو دەنگویانەی باسییان لە دەستگیرکردنی مستەفا سەلیمی لە هەرێمی کوردستان دەکرد ڕەتکرانەوە. لەو چوارچێوەشدا حوسێن خۆش ئیقبال جێگری پارێزگاری سنە بۆ کاروباری سیاسی و ئەمنی لە لەدوانێکدا بۆ ئاژانسی فارس نیوز دەستگیرکردنی مستەفا سەلیمی لە باشووری کوردستان ڕەت کردەوە و ڕایگەیان مستەفا سەلیمی چەندین تاوانی ئەنجام داوە. دواتر فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە. لەو چوارچێوەشدا سەلیمی لە گوندی سەبەدلو لە نێوان قەزای سەقز و بانە بە هاوکاری دانیشتوانی ناوچەکە لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە دەستگیر کراوە. لەلایەکی ترەوە محەممەد جەباری سەرۆکی دادگای گشتی و شۆڕشی پارێزگای سنە بە ئاژانسی میهری ئێرانی ڕاگەیاندووە مستەفا سەلیمی بە هاوکاری دانیشتوانی ناوچەی سەقز و بانە لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە دەستگیر کراوە و دەستی هەبووە لە کوشتنی دوو فەرماندەی پۆلیسی سەقز و ترسود لە ڕاوکی دروست کردووە لە چەند گوندێکی قەزای سەقزدا. ئەمەش لە کاتێکدایە کە پێشتر هەندێک کەسی ئاراستە کراو بەبێ بەڵگە ئاسایشی پارێزگای سلێمانیان تۆمەتبار کرد بە تەسلیمکردنەوەی مستەفا سەلیمی بە هێزە ئەمنیەکانی ئێران و هاوکات ڕاستەوخۆ بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی لە ڕاگەندراوێکی شەشخاڵیدا ئەو دەنگویانی ڕەت کردەوە ئاماژەی بەوە کرد کە هیچ داتایەک بە ناوی مستەفا سەلیمی لە ناو تۆماری بەردەستی ئاسایشی سلێمانی و نشینگە و دەواازە سنوورەکان بەردەست نییە و ئەوان هیچ کەسێک بەو ناوە نانەسن و حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕایگەاندبوو کە ئەوان ئاگیان لە تەسلیمکردنەوەی مستەفا سەلیمی نییە. بە بڕیاری سەرۆکی حکوومەت لیژنەیەک بۆ مەبەستە پێکێنراوە. هەلو بارەوە ئیسماعیل ڕەحمانی بەرپرسی پەیوەندەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە سلێمانی ڕایگەاندبوو کە هیچ زانیارییەکیان نییە کە مستەفا سەلیمی هاتبێتە باشووری کوردستان و هیچ بەڵگەیەک نییە تەسلیمی ئێران کرابێتەوە.